زۆر حەزم بە بەخێوکردنی ئاژەڵ و هەمووشیانم زۆر خۆشە بەڵام لە هەنێکیشیان ئەترسم ئێستا من یەکەم جارم بۆ نەعامە لە نزیکەوە ببینم بەڵام زۆریش لێ ترسم وەڵڵا بخۆی نەحامە نەک نەحامە یعنی ئەو کەسانەی کە هەر شتێک بەخێوەکە مار بەخێوەکە بزن بەخێوەکە کاوڕ بەخێوەکە هەر ئینسانێک ئەو شتانێک کە بەخێوەکە یەکەم شت ئەگەر لە ناخی دڵەوە ئەو شتانێک کە خۆش نەوەی پێی بەخێو ناکرێت ئەسپا حشترا نەحامەیە مریشکە یعنی هەر شتێک کە ئینسان کە بەخێویەکە لە ناخی دڵەوە ئەگەر ئەو شتەی خۆشینەوێ و بەخێو ناکرێت چکە شت دەبی لە ناخی دڵەوە خۆشەویستی پێ دەربڕی ئەو جار لەو پرۆژانە سەرکەوتووە بێ ینی زۆر کەس لای وایە مەسەلەن ئەلە کاکەجا تۆ چیەوە بەخێوەکەی ینی ڕێزمێ ئەو بە حکمیەوەی کەیفی پێنایە بەڵام ئەمن لە ناخی دڵەوە خۆشمەوەی کەیفم پێدێ ینی عەزم لێە یعنی چی تێدایە ئەگەر شتێکی جیاوازتر بەخێوکە یعنی ئینسانیش ئەوە نییە مەسەلەن بڵێن وەڵاهی ئیلا ئەوە پێشتر لە ئەفریقیا هەبووە لەخوا بە زیادی بێ ئەوڕۆکە دنیا پێشکەوتووە هەر شتێک لەو سەری دنیاە ئەتوانی دەگەر خۆمە بەست لە شتێک بێت ئەتوانی بەدەستی بێنی کاکازم بەنسبەت خۆراکی ئەمانەوە شتێکی تایبەت هەیە بڵێ ئەو خۆراکە ئەخۆن یاخۆت ئەتیاری هەموو شتێک ئەخۆنەوان بەخۆی نەحامە سروشتیان جیاخۆرە ئەوە وەکو خۆی وەکو خۆڕسک جیاخۆرە باقی دیکە مەسەلەن ئینسان ئەگەر بەدەست ئەوها بەخێوەکات ئەمە وەکو سروشتی ڕاستی بەخێوەکەین گەرمیانە دەینێت جۆیانە دەینێ و باقی دیکە وەکو سەوزەی دیکە ئەلحان ئەو دەوانە جاروبار وێنجە ئەدەینێ باقی دیکە تەماتە گندۆرە شفتی پەلکە هیچ نەکەیفیشان پێدێت چکە بەخۆی لە ئەساسداوە جیاخۆرە ئەوە نییە بڵێ وەڵا کەیفی پێنێ ڕاستەکەی دەست خۆش بێ کاکازم من حەز ناکەم بڕۆمەوە بەجددی زۆر جوانن حەزەکەم هەر لە ناویان نابم سەرڕایەوە لێشیانە ترسم بەس هەر حەزەکەم لەگەڵیان نابم لێرە سێریان بکەم ماشەڵڵا چەند سەریعن بەخۆی ئەوە ماشەڵڵا خوای گەورە باڵی وەی پێنەدایە بفری ئەگەر هاتبا و بفری بە باڵی دایتێ بەڵام بە حکمی هەیکەلی قورسەکە ناتوانانی بفری ئەوە هاتبا و بفری باە نوعی دانیا سووری نابوو بەڵام خوای گەورە هیچ شتێک بێ سەبەب ناکەیانی کە مەسەلەن کێشی ئەوەندە زۆرە تاکە دەعبایە باڵداربی و نەفر بەزەبێت بەڵام خێراترینیشە بێگومان خێراترینە وەکۆی من بزانم لە سعاتێ 6 کیلۆمەتر ئەبڕێ باشە کێشیان لە نێوان چەند بۆ چەند لە بۆ منە ئەگەر سەمانە گەورن تەمەنیان هەیە کێشیان ئەڕوات هەتا 150 کیلۆ تا 150 بەڵێ بەخۆی لە بەچکەیەوە بڵێن لە 2 کیلۆ و نیو دەستپێکا 3 کیلۆ دەستپێکا ئیدی هەتا گەورا بیت ئەڕوا هەتا 150 کیلۆ تا 150 بەڵێ تا 150 کیلۆ ئەڕوات سپاسەکەین کاکازم دەخزمەتداین زۆر خۆشحاڵین منیش خۆشحاڵ بووم لەگەڵ زۆر خۆشحاڵ بووین بژی زۆر بەخێر بێن سەر چاوم زۆر خۆشحاڵ بووین